گەرم و گەشترین سڵاوتان پێشکەش بینێرانی عزیز، جارێکی تر و بە بەرنامەیەکی تر لە دەستە بەرنامەکانی تاوارەکان میوانی ماڵەکانتانین. خۆشەویستان، تەوری ئەمجاری بەرنامەی تاوارەکان کورتێک لەسەر فەتانە وەلیدی، یەکەم ژنە گۆرانی بێژی کورد لە کوردستانی ڕۆژهەڵاتە. سەرەتا راپۆرتی هاوکارانم لەم بارەوە دەبینین و دواتر دێنەوە خزمەتتان. فەتانە کچی هونەرمەند شەریف وەلیدی لە مانگی گوڵانی 1336 هەتاوی لە شاری سنە لەدایک بووە. لە تەمەنی 6 یا 7 ساڵاندا بەهۆی مامۆستا حەسەن کامکار باوکی کامکارەکان نێردراوەتە ڕادیۆ سنە و لەوێ سەرەتای دەستپێکردنی گۆرانی خوێندنی بووە. لەو سەردەمەدا لەگەڵ گۆرانی بێژانی وەکو ساڵح پیرزەهیری، بەهایدین نەورۆزی کە هەردووکیان کۆچی دواییان کرد، هەروەها هوشەنگ شەگەرف، بێهروز تەوەکولی لە ڕادیۆ سنە چالاکی بووە. ژەنیارەکانی ئەو سەردەمەی ڕادیۆ سنە کە لەگەڵ فەتانە هاوکاریان کردبوو لەم کەسانن: گریشا مکایلزادە، حەسەن کامکار، مزەفەر کامکار، بیژەن کامکار کە ئەو سەردەمە تاری لەداوە. فەتانە تەنیا یەک بەرهەمی لە تۆمارگەکاندا هەیە. بەداخەوە زۆربەی بەرهەمەکانی دیکەی بڵاو نەکراوەتەوە. بۆ نمونە گۆرانی ئەیوەی بەلەرزانە، ئەم گۆرانیشە دواتر لەلایەن حسێن شۆخکەمان ناسراو بە زێزێ وتراوە و ناسر ڕەزازیش لە بەرهەمی ساڵی 1984دا لە شاری سلێمانی لە بەرهەمی بەردەبەردە تۆماری کردووە. فەتانە یەکەم ژنە گۆرانی بێژی کوردستانی ڕۆژهەڵات بووە. بەدوای ئەو چەند ژنی دیکە وەکو شەهین تاڵەبانی، مەستورە ئەسەدی، سدیقا محەممەد نژاد کە خەڵکی شاری سەقزە هاتنە ناو مەیدانی هونەرەوە. ساڵی 1975 بە پێشنیاری مرتەزا حەنانە، یەکێک لە پیانیستە بەناوبانگەکانی ئێران، بە چەندین گۆرانی بێژ پێشنیار ئەدەن کە کۆمەڵێک لە گۆرانیە فولکلۆرەکان کۆبکەنەوە و لە ڕادیۆی سنە چالاکیان بەردەوام بکەن کە بریتی بوون لە کۆچکرد و محەممەدی ماملێ، ناسری ڕەزازی، سدیقا محەممەد نژاد، فەتانە وەلیدی، قالەمەڕە. بەڵام بەدوای ڕاپەڕینی شۆڕشی گەلانی ئێران بۆیان نەکرا ئەو کارە دەست پێ بکەن. بەداخەوە فەتانە وەلیدی تووشی نەخۆشی دەرونی ئەبێت. هۆیەکەشی ئەوەیە کە فەتانە ئەوینداری کوڕێک دەبێت و کوڕەکەش هەروەها لە بەرانبەر ئەو. بەڵام دژایەتی کردنی بنەماڵەی فەتانە بۆ هاوسەرگیری ئەم دوو کەسە درێژەی پێدرێت. تا سەرنجام ئەو کوڕا کە خەڵکی ئازەرشار دەبێت و لە سنە لە ئەرتەشدا دەبێت، لە شەڕی نێوان میسر و ئێران لە سەردەمی ڕژیمی پاشایەتی کە شەڕەکە ماوەیەکی کورد دەبێت، لەو شەڕەدا گیانی لەدەستەدات. فەتانە بە بیستنی ئەم هەواڵە تووشی نەخۆشی یەکجاری خەمۆکەی دەبێت، بۆ هەتایە واز لە گۆرانی گوتن دێنێت. بەگشتی بارودۆخی دەرونی ئەم ژنە گۆرانی بێشە باش نییە. ئێستاش لەگەڵ باوکی کاک شەریف وەلیدی ژیانی ئاسایی خۆی تێپەڕ دەگات و لە ئاوایی حەسەناوای نزیک شاری سنە نیشتەجێیە. لە کوردستانی ڕۆژهەڵات لە ژێر گوشاری کۆماری ئیسلامی و هەروەها کللتوری داخراوی کۆمەڵگەی کوردی، ژنان بە کەمی توانیویانە ئەو سنوور و هێڵە سوورە ببەزێن و هێز و ئاست و توانای خوان دەربخەن. زۆربەی هونەرەکان لە ژنان قۆڕەخ کرابوو، بە تایبەتی هونەری گۆرانی و مۆسیقا. کەسانێک ڕەچمانی ئەو ڕێگان شکاند و بوون بە ڕەچەشکەن کە خۆیان تا ڕادەیەک لە بنەماڵەیەکی هونەرمەند یا هونەردۆست بوون. دەتوانین بڵێن لە کوردستانی ڕۆژهەڵات فەتانە وەلیدی یەکەم ژن بووە کە دەستی بە گۆرانی شڕین کردووە. ئەویش باوکی واتە هونەرمەندی گۆرانی بێژ کاک شەریف وەلیدی بۆتە پێشەنگ و پاڵپشت و هاندەرێکی باش کە فەتانە بوێرانە و بێترس بتوانێت تێکەڵی خەڵکانێکی هونەرمەند بێت و هاوکاری یەکتر بن. بەڵام بەداخەوە بەهۆی نەخۆشیەوە نەیتوانی درێژە بە کاری هونەری بدات. هەرم چەند گۆرانیەی تۆمار کردووە کە بۆتە سامانێکی بەنرخ بۆ موسیقا و گۆرانی کوردی کە زۆرێک لەو ژن و کچانەی کە هاتنە نێو بازنەی هونەری موسیقا و گۆرانی بە بۆنەی ئەو ڕێگەیەوە بووکە فەتانە ڕەشەکەی شکاند. هەر لەم پەیوەندیەدا و توێژێکمان ئەنجامداوە لەگەڵ خاتوونی گۆرانی و مۆسیقای کوردی بەڕێز شەهین تاڵەبانی. وەک یەکەم پرسیاریشم لە بەڕێزیانەوەیەکە ئێوە لەگەڵ فەتانە یەکەم ژنە ڕەچەشکێن بوون لە بواری گۆرانی و مۆسیقا لە کوردستانی ڕۆژهەڵات. دەکرێت باسێک لە فەزای هونەری ئەو کاتەمان بۆ بکەن؟ خب من هەر لێرە جارێ سڵاو لە خۆت و لە کاربەدەستانی ئەو تەلەڤیزیۆنە پڕبارە پڕڕەنگاکەم و هیوا سڵامەتی و تەمەندرێژی بۆ گلێکتان دەخوازم.
سڵاوم هەیە بۆ بینەرانی ئازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنەکەتان، بۆ ئەوانیش سڵامەتی، تەندروستی، تەمەندرێژی و شادی و خۆشی و موفقیت ئارەزوو ئەەکەم. من و فەتانە تقریبا بە یەکەوە شاید بژین دەستمان پێ کردو، یا شاید من یەک ساڵی زووتر لە ئەو، بەڵام بەظاهر ئەو زیاتر دیار بوو، وەلێ من لە نەهانیە کارم ئەکرد زیاتر. ئەو باوکی پشتیبانی بوو و مشەوقی بوو، دیار بوو کە کارەکانی ئەبێ دیار بێت. ڕادیۆکمان بوو ئەو وەختە، هەنووس شاید بێژم تەلەڤیزیۆنیش وا نەبوو. خۆب ئەو زەمانە هەمومان ئەزانی ئەو دەورانی ئێمە تۆزێ مشکل و سەخت بوو بۆ بەعزی خانەوادە ئیجازە بن کچیان یا حتا کوڕیچیان ببن بە گۆرانی بێش. بە تەواو ئەوە بە هەر حاڵ فەتانە یەکێ لەوانە بوو کە توانی بەڕاستی ئەو بارە سەنگینە قبولکە بەخۆی و بێتە ناو دنیاکی وەکو دنیاکی هۆنەر. زۆر زەحمەت بوو، هەرچەند کە ئینسان هەمومان ئەزانین ئەگەر بۆ ژن هۆنەریان بە باش نەئەزانی، ژن پاروارش دەهەندەی نەسڵەکانە، من نازانم بۆ چه ئەشێ وا بیرکەنەوە بیان بکردایەتەوە کە ژن بە عەقاید و بە خاستەکانیان تەوەجۆ نەکەن و احترام دانەنن. بە هەر حاڵ زۆر مشکل بوو. منتەها وتم فەتانە توانی بەڕاستی بە هاوکاری باوکی گۆرانی گەلێک خەشیان بۆ دەنگە زۆڵاویە، بۆ دەنگە پڕ لە سۆزیە پێشکەش بکە بە خەڵکی خۆی بە شاید هەر وڵاتەکەیکی. فەتانە خاتوونی گۆرانی بێژی شارەکەم سنە، بەڕاستی شعر بوو، موسیقا بوو، خۆی گۆرانی بوو، هەستێکی پڕ لە سۆزی بوو و بە خوێندنی گۆرانیەکانی کە پڕ لە هەست و سۆز بوو لە سەردەمە کە ژنان لە ڕۆژهەڵات دەبوون بە قوربانی سیستێمێکی باوک سالاری و فەرهەنگی جیاواز و ڕەوانینی پێچەوانەی پیاوان. ئەو توانی بە هەر حاڵ بە فەتانە وەلیدی و بەلای منەوە فەتانە دەنگێکی بەڕاستی بێنەزیر بێژم و ئوستورەس بەلای منەوە. ئەوەختێ توانی بەو دەنگیە سنوورەکانی هەموو سنوورەکان بەزاند لە دنیای هۆنەرە و حورمەتی ئینسانی خۆی و ژنانی هۆنەرمەندی تری ئەو شاریە توانی نیگا بێرێت. دەنگی فەتانە هەموو ئەزانین تر جاودانەس، ئەو ئوستورەس بۆ ئێمە ماندگارە. گۆرانیەکانی هەمیشە هەڵە گەڵمان و فەتانە هیچ وەخت فەرامۆش نابێت. بەداخەوە فەتانە ئێستا زۆر 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 داخە بەڕاستی کە نەیتوانی ئیدامێ بە بەم وەزعەکە لە وڵاتە پێش هات، بەڵام ئەو سەردەمە ئێمە فەتانە توانی کارگەلی فرەشیرین و جوان بچێکە بڵێ بۆ خەڵکی ئازیزی. من و فەتانە فقط ئەوە ئازانم کە بۆتان بێژم لە فرە بەرنامەگەل شرکەتمان ئەکرد تا زمانی کە ئیتر من تقریبا بێژم دەبیرستانم تەواو کرد و یەکەم کلاسی یەکەم ساڵی معلمین بوو کە داوت کریاین بۆ تاران لە پارکی نیاوەران کۆنسەرتێ بکەین، فۆلکلۆری کوردی نیشان بین لە ناو تارانە کە بەڕاستی فەتانە ئەو دوو گۆرانی لای و یاری نازدارەکەم بۆ منی سەبری گۆڵفرۆش و دێشە خۆم دیمان پێشکەش کرد و چەند گۆرانێکی فۆلکلۆر بەڕاستی باوەڕمان نەبوو خەڵک ئەوەندە پێیان خۆش بێ و مۆرد ئستیقباڵێک فرا چ لە فارس وەلا چ لە کورد قەرارمان گرت. ئەوە بوو بە خاترێکی زۆر زۆر خۆش فەتانە لەگەڵ من یەک هەفتە لە تاران بووین. کار و بەرهەمەکانی فەتانە وەلیدی چۆن هەڵدەسەنگێن و کاریگەری فەتانە لەسەر نەسلی دوای خۆی چۆن دەبینن؟ خب کارەکانی کاروا وتم بەڕاستی
هەمووی بە نەزەر من لە جێگای لە دڵی هەموو خەڵکی عزیز لە خۆی گرتووە و من خۆشحاڵم بەوەی کە ئەگەر فەتانە ئێستا ناتوانێت نەخۆشە لە نەزەر دەرونیەوە زیاتر بە نەزەر من کە جێگەی داخە نێتوانی ئیتر ئیدامێ بەوەی بە ئەندازەی قوونی گۆرانی هەست کە گاهێ ئێمە هەر گشتکەی گوێ ئەدەین و استفادە لێ ئەکەین کارەکانی بەرزە بە نەزەر من بێنەقسە موسیقای خەشنگ و هەروە وتم ئەو توانی کارێکی زۆرتر لە من چون ئەو باوکی لەگەڵی بوو کارەکانی قسێکیانە من ئەوە من نەزەر خۆمە لەو دەنگە جوانە ئەو دەنگە پڕ لە سۆزە و دەنگێکی فرەقەوی بۆ ئێستەیش کە بۆ ئەم گەنجانە بۆ ئەم نەسڵە وەکو معلمێکە بۆیان ئێستا و ئەزانم کە خۆشگیری خۆشحاڵیە بۆ من کە گەنجەکانمان ئێستەیش هەر ئەو گۆرانیانە گوێ ئەدەن و ئیسفادەی لێ ئەکەن ئێستا ئیتر گەنجەکان ئەزانن کە هۆنەر ناسنامەیەکە بۆ هەر ملەتێک هۆنەر مۆهبەتێکە و هەر کامیان واقعا ئەحساسەکەن هۆنەرێکیان هەست بە خصوص لە کاری هۆنەری موسیقا و گۆرانی ئەبێ ئەوانیش هەنگاو هەڵگرن و جێگەی ئەگەر فەتانە ڕۆژێ ڕۆیشت ئەگەر من ڕۆژێ ڕۆیشتم جێگەی ئێمە بگرنەوە ئەوانیش بتوانن هەر ئەو شێوازە جوانەی فەتانە یا هەر شێوازێکی خۆیان ئەزانن بۆ خەڵک سوودمەندە بەکاربێنن و کارگەلی ئابۆ جۆرە ئێرە ئەبەن بەڕاستی جێگەی خۆشحاڵی ئەبێت هیوادارم نەسڵ جوان نەسڵ گەنج ڕێگای کە فەتانە ڕۆیشت ڕێگای کە شاید بێژم من تا ئەنازێک نە بە ئەندازێ فەتانە بە هۆی ئەوەی کە منێک لە شاری سنان نەمام دوای ئەو دوو گۆرانیە شاید نەمتوانی بە بارودۆخ گۆڕیا زۆر بتوانم بەرهەمجێ بێڵم بەرهەمەکان فەتانە بێ بە دەرسێک بۆ گەنجەکانمان بتوانن لەو شێوازە لەو ڕێگە کە فەتانە ڕێگە ئەوانیش بڕۆن ئەزیزەکەم فەتانە چ ساڵێک و تاکەی گۆرانی وت و بۆچی لە تەمەنی زۆر زوودا مەیدانی هونەری بەجێهێشتووە فەتانە کاکۆ ئەو کاتە من ئەزانم دوای بەرنامەی هێنەکەمان لە تارانە کۆنسێرتەکەمان لە تارانە هەر انتظاری بوو کە ئیدامە بزرگێت فەتانە گەڕاوە بۆ سنە بەس من لە تاران مامەوە من مدەتی خەبەرم لە فەتانە نەبوو بەداخەوە زۆری پێ نەچوو کە بارودۆخی ئێران گۆڕا و خۆشتان ئاگادارن ئیتر موسیقا و گۆرانی ئەسان نەما بە تایبەت بۆ ژن کە وتم ژنێکە پاروارشدانەی نەسڵەکانن بۆیان قەدەغە کردیا ئەمە فەتانەی زۆر ئەزیەت کرد و بوو بە حاڵەتێک لە ناو دەرونیە ئازارێکی زۆری پێگەیشت کە بۆچی ئێتر ناتوانێت ئیدامێ بە فکرەکەمە لە ساڵ 71 دەبات کە من 73 هاتمە تاران فکرەکەمە فرێ پێ نەچوو ئیتر ئێمە لە 70 چەندێکا بوو کە بارودۆخە گۆڕیا ئیتر زەمان فرێکی پێ نەچوو کە فەتانە دوور کەفتە لە کاری هۆنەری ئەوە باعث بوو کە ئەزیەت بوو و غێر ئەز ئەوەی چە مەسائلێکی بوو کە ئەمە بڕوای منە و ئەوە تا ئەو ئەنازە من تۆزە لە زندگی فەتانە ئاگادارم ئەو حاڵەتە دەرونی فەتانە کە ئیتر چووە ماڵەوە نەیتوانی گۆرانی بێژێ یا بۆ شدەتە نەخۆش کەفت لە نەزەر دەرونیە و وەکو دیپرێشن وەکو ئەفسۆردەگیک خۆمان ئەڵێن باوکێکی تەئسیری بوو لێ مەسائلی باوکە خانەوادەگەی خۆی چەمانی تەئسیری کرد حدەئەقەل بە گۆرانی خوێندن و بە تەک موسیقا بوونە فەتانە کۆمەکی پێ ئەکریا کە تحملی ئەو بارە سەنگینە بکات لە ژیانیا ئەگەر هەیە وەرە بەداخەوە ئیتر ئەم بارودۆخ ئێران دەقیقەن ئەو ساڵە گۆڕیا ئیتر فەتانە نەیتوانی کار هۆنەری ئیدامە بات جا لێرا فقط ئەوە ئەڵێم ئێمە هەتاکو شاید بگم شاری من یا شاری یا کلەن جەهانی سێوەم نازانم لەو شاری خۆم کە ئاگادارم درستە خرمەتیان هەیە بۆ هۆنەرمەند خەڵکی عزیز و خۆشەویستم هۆنەرمەندیان خۆش ئەوێت
هۆنەریان خۆش ئەوێت احترامیان هەیە بۆ هۆنەرمەندەکە بەڵام هەتاکو زیندووە ئەو جۆرە کە باید بڕون بەلای هۆنەرمەند و یارمەتی دەری بن لە هەر مۆردێکەوە لە هەر نەزەرێکە و بەداخەوە نایکەن تاکو ئەمرێ کە من ئیترە و کاتە بەڕاستی خۆیان نیشان ئان بە ملیۆن خەموو ناڕەحەتی ئەیانگرێت ئێستا فەتانە ها لە حاڵەتێکە کە من لە شاید بژم 5-6 ساڵ لەمەوە بەر 7 ساڵ سەفەری سنەم کردووە ڕۆشتوم بۆ لای زەنگم داگە لە دەرگای وتیگیە چییە فەتانە گیان منم ناوخۆیچم نەوتووە باوەڕم پێ بکەن تیگە ئەو شەین گیان ئەوە تۆی بەخێر بیت تۆ گاوگەردوونت لازم بوو ئەو ژنە بەس لە نەزەر لە نەزەرە کە فکرەکەنەوە بەعزە کەس کەلیمەی تریان پێ ئەوت ئەو فقط دەرونی نەخۆشە چۆن منین ئەناسیە بە دەنگ منی ناسیە هات کەسە پێشوازم چیگینە ماڵەوە لای دانیشتگم شاید چەند سەعاتێک لەوە دووە هاتگم فرە خانەوادەکانم تەشویق کردێت کە بڕۆن بۆ لای فەتانە تەنیاست حەقی فەتانە ئەوە نییە لە ناو حەسمە ناوان بێت لەناو ئەو ماڵان بێت تەنیا و تەک باوکێک کە ئەبۆ جۆرە خۆی احتیاجی هەست بە کەسێ موازبەتی لێ بکە فەتانە تەغذیەی باش نییە فەتانە بەڕاستی حەقی نییە ئەبۆ جۆرە خەڵک دڵیان کردگە و ناپرسن لێ بە هەر حاڵ خۆشحاڵ ئەبوو خەڵک بڕوان بۆ لای و بە تایبەت ئەگەر کە بازم باسی موسیقا بکریای باسی ساز بکریای باسی گۆرانی بکریە و باوەڕ بکەن هەر چەند سەفەرێ من هەر ساڵ ڕێک مەسەڵەن 5-6 ساڵە سەردانیم کردگە ڕەسمم هەیە لەگەڵی گۆرانی وتووە حەزی لێ بووە داوای لە من کردە سەبری گۆڵفرۆشەکەی بۆ بخوێنم خاترات لە بیری یەکە چودین بۆ تاران هەموو شعرەکانی لە بیرە هەموو ئاوازدانارەکانی لە بیرە موسیقاژەنەکانی لە بیرە پس ئەو ژنە فقط احتیاجی هەری کە خەڵک بڕۆن بۆ لای لەو تەنیایە دەربێت شتی جوانی بۆ بوون پێخۆشە تەغذیەی غەڵەتە خراپە کەس ئاگاداری بن بەڕاستی تا ئەو چەند ساڵی تری کە ئەو ژنە ئەو کچە لە حاڵ حیاتە هەست من داواکەم لە خەڵکی عزیز و خۆشەویستم مرەتە بڕۆن سەری لێ بدەن فەتانە حەقی نییە حەق فەتانە نییە بەڕاستی ئالەو بارودۆخە لەو وەزعە بژیت باوکی فەتانە کە زۆر پیر بۆ بیری ئەوەی یارمەتی ناکات ئەڵێ محەممەد ئینسافجوو ئاوازی بۆ داناوە دابەشکارانی مۆسیقاکەشی گریشا میکایلزادە حەسەن کامکار مشتەبا میرزادە و عەبدولسەمەدی بوون ئەمەش ناوی چەند گۆرانەیەک لای لای هەیگوڵ ئامانگۆڵ لە سەرکانی تێتۆ لێو بە پێکەنین مریەم باوانم بۆچی تۆریاگا شیرین تەژی ئەڕێسێ بێتۆ بیمارم بێدۆست و یارم ئەی دڵی غەمگینی من بۆچ بێ قەراری گوڵی ناوباخان و ڕازی شەیدایی گۆرانێکی فارسیشی بە ناوی گەنجینەی عێشق لە مایی ئەبوو ئەتا خوێندوتەوە ئان شاب کەس نامهرەبانی های تۆ ڕەنجیدەم گەنجینەی عێشقی تۆ را بەردیگەران بەخشیدەم لەگەڵ هونەرمەند ساڵح پیرزەهیری ئەم گۆرانیان بە دووخۆڵی چڕیوە بەهار فەسڵێکی خۆشە دوور لە یاری چاوجوانم و کەومل کەومل بەڵە خۆشەویستان هەلێرەدا ئاگادار و دەکەینەوە لەمە بەدووە هەموو بەرنمەیەک لە کۆتایی بەرنمەکە یاد و ناوی پێشمەرگەیەکی ژن کە لە پێناو ئامانجە بەرزەکانی کۆمەڵا گیانی ئازیزی بەخت کردەوە پێوەست بوون بە کاروانی شەهیدانی کۆمەڵا پێشکەشی ئێوە و بینەماڵەی سەر بەرزیان دەکرێت لەم بەرنمەیە ئەم جارشماندا یاد دەکەینەوە لە شەهید فەزیلەت دارایی یادی هەمیشە بەرز و بەڕێز بێت. یادی هاوڕێ فەزیلەت دارایی هاوڕێ شۆڕژگەر فەزیلەت دارایی ساڵی 1343 هەتاوی لە شاری سەقز لەدایک بووە و تا خوێندنی دەبیرستان هەر لەو شارە درێژێ بە خوێندندا لە جەریانی خەباتی جەماوەری ئێران لە دژی ڕژیمی شاو لە خەبات و تێکۆشانی خوێندکاراندا دەوری سەرەکی گێڕاوە ئەو وەک هەر لاوێکی دیکەی ئەو سەردەما بە شەوقەوە و لەو پەڕی دڵسۆزیدا لە ئاعترازات و متینگی خەڵکی شاری سەقز بەشداری دەکرد. هاوڕێ فەزیلەت دارایی سەر بەو نەسڵە لە ژنانی تێکۆشەر و وشیاری کوردستان بوو کە لە دڵی تاریکی کۆمەڵگەی پیا و سالاری و دواکەوتووی ئەو کاتی کوردستان هاتە نێو گۆڕەپانی خەباتی سیاسی و لەم ڕێگەیەدا گەلێک سەختی و ڕەنجی کێشا.
هاوڕێ فەزیلەت دارایی بە دوای ڕوخانی ڕژیمی شاو هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی لە ئێران، هەروە درێژەی بە خەباتی خۆیدا و لە جریانی هێرشی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان لە بەهاری ساڵی 1359 هەتاوی لە شەڕی نێوشاری سەقز بە گەیاندنی یارمەتی بە پێشمەرگە دەورێکی سەرەکی گێڕا. پاش ئەوەی هێزە داگیرکەرەکانی کۆماری ئیسلامی شارەکانی کوردستانیان گرت و پێشمەرگە لە شارەکان چووە دەرەوە، هاوڕێ فەزیلەت لە شارمایەوە و هەروە درێژەی بە خەبات و تێکۆشانی خۆی لە دژی ڕژیمی کۆماری ئیسلامیدا. ئەو ڕۆڵێکی بەرچاوی لە وشیارکردنەوەی ژنان و کچانی شاری سەقز هەبوو. هەموو کات هەوڵی دەدا کە زیاتر لەگەڵ ئەوان تێکلاو بێت تا بتوانێت دەرد و ئازارەکانی دەرک پێ بکات و یارمەتی دەریان بێت. تێکۆشان و هەڵسوڕانی فەزیلەت زۆر بەرچاو بوو. لە ڕۆژی 12 گەلاوێژی ساڵی 1360 لەلایەن بەکرێگیراوانی کۆماری ئیسلامیەوە گیرا و خرایە زیندان. ئەو لە زیندان کەوتە ژێر ئەشکەنجە و ئازاری زۆر. بەڵام ئەشکەنجەی درەندانەی ئەوان نەیتوانی وەرەی قایم و پۆڵایینی هاوڕێ فەزیلەت تێک بشکێنە و سەربەرزانە هەموو نەهێنیەکانی تەشکیلاتی پاراست. جەلادانی کۆماری ئیسلامی بۆ تێکشکاندنی ورەی بەرزی ئەو دەستیاندایە هەموو جنایەتێک و تەنانەت ئیزنیان نەدەدا چاوپێکەوتن لەگەڵ کەسوکارەکەیدا بکات. هاوڕێ فەزیلەت لە زیندانیشدا خەباتکارێکی بە ئەمەک بوو لە هەوڵی ئەوەدا بوو کە زیندانیەکان بە سەرکەوتنی خەبات و بربەرەکانەی خۆیان لە دژی جەلادان هیوادار بکات. کاتێک بەکرێگیراوان نەیانتوانی وەرەی بەرزی بڕۆخێنن، ئەویان بە ئێدام مەحکوم کرد و بەم جۆرە لە مانگی خەزەڵوەری ساڵی 1360 لە زیندانی شاری سەقز گولەباران کرا و بەم جۆرە هاوڕێ فەزیلەت دارایی بەڕیزی پڕ لە شانازی کاروانی ڕێگەی ئازادی و سۆسیالیزم پەیوەست بوو. بینەرانی خۆشەویست، هاتینە کۆتایی بەرنامەکە تا کاتێکی تر و بەرنامەیەکی تر ماڵەوە.